سەرڕای گرتنەبەری ڕێکار و ڕێشوێنی تونند لەلایەن عێراق و بڕیارەکانی بانکی ناوەندی بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی دۆلار، بەڵام هێشتا دۆلار لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەراورد لەگەڵ بانکی ناوەندی 20,000 دینار جیاوازی هەیە. شارەزایانی ئابووری دەڵێن ڕێکارەکانی بانکی ناوەندی بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی دۆلار وەکو پێویست نەبووە و ناتوانێت زاڵ بێت بۆ دابەزینەوەی نرخی دۆلار لە بازاڕەکاندا. ڕاستیەکەی علی علاقەوەی تەوزیح نەدا کە ئایا سیاری دۆلاری موازی چی لێدێ لە ئێستادا سیاری ڕسمی 132 لە بانکەکانە، ئەمە ئەگاتە دەست کۆمپانیەکان و شەریکاتی حەواڵە، بەڵام ئایا سیاری دۆلاری موازی ئەوەی هاوڵاتیان دەستیان بکەوێت ئەو فەرقە گەورەی کە ئێستا هەیە لە کاتێکا کە دۆلار بە 146 بوو لە بانکەکانە لەو پێش، لە بازاڕەکانە لە سیاری موازیە بە 148 دەست هاوڵاتیانە کەوت، کەواتە تەنها بە 2000 هامیشی ڕبحی و کە ئەکاتە لە سایەکی هامیشی ڕبحی. لە ئێستادا هامیشی ڕبحیەکە بووەتە لە سا 20 بەرەو ژوور، کەواتە لە 132 بۆ 150 ئەوەندە، واتە زیاتر لە 20,000 24,000 دینار هەندێک جار زیادە لەو سیارە ڕسمەکە. بڕیارەکانی بانکی ناوەندیش بە جۆرێک نییە کە نرخی دۆلار بۆ گوتمان وەکو جارین لێ بکات و یا بەلا یان وەکو ئەو نرخی لێ بکات کە ئێستا لە بودجەی خۆیان تەسبیتی کردووە. هۆکارەکان پەیوەندی بەو نامتمانەیەوە هەیە کە لە نێوان بانکی ناوەندی و هاوڵاتیان هەیەی و زائیدەن ئەو ڕێکارانی کە ئێستا ئەگیرێتە بەر بۆ سپیکردنەوەی پارە و دروستکردنی ئەو پلتفۆرمە هێشتا لە پرۆسی ماوەیەکی کەمە دەست بەکار بوون، بۆیە پێویستی بە کاتی زیاترە هەتاوەکو متمانە دروست بێتەوە، هەتاوەکو بەردەوامی هەبێ و دڵنیاییکیش بە خێزانی ئەمریکا کە بەردەوامن لەسەر ئەو پرۆسەیە. پارێزگاری بانکی ناوەندی عێراق دەڵێت ئێستا خواستێکی زۆر لەسەر دۆلار هەیە لە ڕێگەی سەکۆی ئەلکترۆنیەوە، ئەمەش ئاماژەیەکی ئەرێنیە و مانای ئەوەیە ڕێکارەکانی بانکی ناوەندی بە شێوەیەکی ڕاست و دروست دەستنە پێشەوە. شارەزانی ئابووریش ئاماژە بۆ دەکەن تا خەباری خستنەڕووی دۆلار بە ڕێگەی ئەلکترۆنی زیاتر نەکرێت و نەقدی کەمتر نەکرێتەوە، دۆلار لە بەرزیدا دەمێنێتەوە. الآن هناك ارتفاع ملحوظ وكبير. ئێستا خواستێکی زۆر لەسەر دۆلار هەیە لە ڕێگەی سەکۆی ئەلکترۆنیەوە، ئەمەش ئاماژەیەکی ئەرێنیە و مانای ئەوەیە ڕێکارەکانی بانکی ناوەندی بە شێوەیەکی ڕاست و دروست دەچنە پێشەوە. بەردەوام کۆبوونەوەمان لەگەڵ خەزێنە و بانکی فیدراڵی ئەمریکا و سندوقی نەقدی نێودەوڵەتی هەیە لە دوبەی، ئەوان ئامادەیی و تێگەیشتنی جدیان هەیە بۆ چارەسەری دابەزاندنی نرخی دۆلار و کەمکردنەوەی هەڵاوسان لە عێراقدا. معالجة موضوع الفرق في سعر الصرف وانعكاساته على التضخم. پێدانی پارە بە نرخی بانکی ناوەندی بە بازرگانان و ئەوانی سەفەری وڵاتان دەکەن لە فڕۆکەخانەکان، کۆنتڕۆڵکردنی بازاڕەکان و هۆشداریەکانی ئەمریکا لە سبیکردنەوەی پارە وای کرد تا ئەندازەیەک نرخی دۆلار دابەزین بەخۆیەوە ببینێت و لە نێوان 155,000 بۆ 158,000 دینار بۆ هەر 100 دۆلارێک لە ئێستادا یاری بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.